بسم الله الرحمن الرحيم صلاة والسلام إخوة لديار بيغمبري نازدار صلى الله عليه وسلم بيغمان إيما بيغمبري خواه صلى الله عليه وسلم خوي قورا ناردويتي مومجد دربو بو بشريت وما موستاو بيشواو قدوة بو همو بشريت بتايبتي لا جياني مروفايتيا بقشتي وبتايبتي بو جياني آفرتان کە پێغەمبەری نازدار هات ئافرەتی لە ناڕەحەتی و لە تاریکیوە هێنایە ڕووناکی و ڕزگاری کرد. ئێمە ئەگەر سەیری ژیانی پێغەمبەری نازدار بکەین و تەعاملی لەگەڵ ئافرەتانە و لەگەڵ دایکانی ئیماندارانە بە تایبەتی تر و هەڵسوکەوتی لە ماڵەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم هەڵسوکەوتی لە ماڵەوە لەگەڵ خێزانەکانیان جوانترین و نازدارترین و باشترین کەس بوو کە تەعاملی ئەکرد لەگەڵیانە. ئەوەی کە ئیشوکاری ماڵ بوو هەر ئیشوکاریەک بووایە هاوکار و یارمەتیدەری خێزانەکانی بوو. تەنانەت خۆیدا ئەنیشت نعلەکانی ئەدووریەوە پینەی جلەکانی خۆی ئەکرد. مەڕێکی بوو خۆی ئەیدۆشی و شیرەکەی حازر ئەکرد. هەتاوەکو کاتی بانگە هات پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم شان بەشان دایکانی ئیمانداران لە هەر لایەکیان بووایە یارمەتیدەریان بوو و ئەیفەرموو بە هاوڵانی خەیرکم خەیرکم لئەهلیه و ئەنا خەیرکم لئەهلی. پێغەمبەری خوا باشترین کەس بووە بۆ خێزانەکانی و داوای کردە هاوڵان باش بن بۆ ئافرەتان چونکە ئەیفەرموو ئەمانە ناسکن وەکو شوشەوان. وەصفی ئافرەتی بە جوانترین شێوە ئەکرد پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم و هیچ کات ئەزیەتی ئافرەتی نەداوە، نە کەنیزەک نە ئەوەی کە لەگەڵیا ژیا بێ ئەزیەتی ئافرەتی نەداوە و لە ئافرەتی نەداوە، بەڵێ بە خۆشەویستی و بە ڕفق و بە نەرمونیانی تەعاملی کردە لەگەڵ ئافرەتە. هیچ کات ئیسراحەتی لێ تێک نەداون. تەنانەت دەفەرمێ کاتێکە دایکە عایشە گێڕێتەوە کاتێک کە دەرئەچوو بۆ نوێژی بەیانی بڕوە ئەوەنە بە ئۆسپای و لەسەر خۆی هەڵ ئەسا و جلەکانی ئەپۆشی و دەرگاکەی ئەکرد و هەستت پێ ناکرد بۆی ئیسراحەت لە کەس تێک نەدا. ئیسراحەت لەو ماڵە یان دەنگە دەنگێک دروست نەبێ بۆ ئەوەی ئەوان خەویان لێ تێک نەچێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم خوای گەورە وەسفی کردە. خوای گەورە بە قەولێک ئەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم بالمؤمنين رؤوف رحيم. پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم خوای گەورە وەسفی کرا فەرمێ بۆ ئیمانداران زۆر بەڕەحم و سۆز بووە، زۆر نەرمونیان بووە. ئەمە ئەوەی لێجیا نەکرێتەوە بۆ ئیمانداران بەگشتی و بۆ خێزانەکانی و بۆ ئافرەت بە تایبەتی خوای گەورە کە وەسفی کردە ئەفەرمێ ئەوەنە نەرمونیان بووە، ئەوەنە لەسەر خۆی بووە، ئەوەنە بەڕەحم و بەزەیی بووە لەگەڵ ئیماندارانە. بۆیە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم إنما النساء شقائق الرجال. یعنی سەی کە پێغەمبەری خوا ئەفەرمێ ئافرەتانیش هەرۆکو پیاوان وان لە هەموو بابەتە شەرعی و لە حەق و ماف و ئەرکە هاوشانی پیاوی کردوێتەوە لە ئەوەی کە لەسەر ئافرەتە ئەنجامی بدە حەق و پاداشتی لەسەر وەربگرێ. بۆیە هەروەکو چۆن کاتێکە کە تەعاملی ئەکرد لەگەڵ خێزانەکانیە زۆر عەدالەت بوو، زۆر بە عەدالەتی لە بەینیانە یارمەتیانی بدایە وەکو یەک و خۆشەویستیشی بۆیان دەربڕایە وەکو یەک. بۆیە ئەم پێغەمبەرە نازدارە ئەبێ ئێمەی ئافرەتان لە هەموو کەس زیاتر هەڵدەین بیناسین و بتوانین لە ژیانی پێغەمبەری نازدار هەڵگۆزین و بیخوێین و بیکەینە دەرس و دەور لە نێوان خۆمانە. سبحانك اللهم رب العزة عما يصفون. سلام على المرسلين.